کارگەی بەرهەمێنانی ئۆکسجین لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجە کرایەوە. بەمەش گەورەترین گرفتی نەخۆشخانەکە کە نەبوونی کارگەی ئۆکسجینە بۆ خزمەت بە بەرکەوتوانی چەکی کیمیاوی شارەکە چارەسەر بوو. بەرکەوتوانی چەکی کیمیاوی ئەناڵێن بەدەست ماکە درێژخانەکانی بەرکەوتن بە چەکی کیمیاوی ئەگەر لە 24 کاتژمێردا سەر و 15 ساعت زیاتر ئۆکسجینیان نەوێت کەمتریان ناوێت ئەم نەخۆشخانەیە تا ئێستا کارگەی دروستکردنی ئۆکسجینی نەبوو. ئۆکسجینمان بە سوپاسەوە لە سلێمانیەوە هێنا، بەڵام ئەوەی کە گرنگ بوو ئەمڕۆ لەم نەخۆشخانەیە بۆ ئەم چینە گرنگە ئەم پرۆژەیە کرایەوە. پرۆژەکە لەلایەن ئاژانسی نەتەوەیە گرتوەکان بۆ کۆچ جێبەجێکرا. ئەم ساڵم ڕێکخراوەیە لە بوارە جیاوازەکاندا زیاتر لە $9 ملیۆن لە هەڵەبجەدا خرج کردووە. پرۆژەی ژێرخانی ئابووری نزیکەی 200 بۆ $250,000 سەرف کراوە لە نزیکەی 4 پرۆژە تا 6 پرۆژە و پرۆژەی مامناوەند و گەورەشمان هەبووە 10 پرۆژە خاوەن پرۆژەکان سوودمەند بوون لێی کە ئەویش نزیکەی 150 بۆ $200,000 سەرف کراوە لەو بوارەیە. هەروەها پرۆژەی تاکە کەسیشمان هەبووە کە نزیکەی ئەم ساڵ 65 کەس سوودمەند ئەبێ، ئەویش نزیکەی $100,000 بێ. هەڵەبجە ئەگەرچی لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمەوە کراوە بە پارێزگا، بەڵام بۆ پڕکردنەوەی پێداویستی و خزمەت گوزاریەکانی پێویستی بە هاوکاری گشتی هەیە. لێرەوە داوا لە سەر جەمڕێکخراوەکان و ئاژانسەکان و NGOکان و ئەوانەی مرۆڤ دۆستن و ئەوانەی ئینسان دۆستن لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیە پێگەیانەیە سوخولیانەیە قورسایی خۆیانیانەیە لەم هەڵەبجە جێدەستیان دیار بێ. ئەم یەکەی پاڵاوتنی ئۆکسجینە توانای بەرهەمێنانی 45,000 لیتر ئۆکسجینی لە سەعاتێکدا هەیە. لە ئێستادا هەڵەبجە 2 کارگەی بەرهەمێنانی ئۆکسجینی تێدایە لەلایەن ڕێکخراوە کۆمەک بەخشەکان و کەسانی خێرخوازەوە بنیادنراون. تەندروستی شارەکەش لە مانگی ئەیلولی ئەم ساڵەوە بە نووسراوی ڕەسمی داوای دروستکردنی کارگەیەکی بەرهەمێنانی ئۆکسجینی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە، تاوەکو ئێستا بنیادنراوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.